نەخۆشخانەی ئەهلی مەعمەدانی نەخۆشخانەیەکی مەسیحیە و کۆنترین نەخۆشخانەیە لە کەرتی غەزە. 44 ساڵ پێش داگیرکردنی فەڵەستین بە دیاریکراوی لە ساڵی 1904 بنیاد نراوە. نەخۆشخانەکە دەکەوێتە گەڕەکی زەیتون لە ناوەڕاستی پارێزگای غەزە لە کەرتی غەزە و لەلایەن کڵێسایی ئەسقوفەکانی ئەنگلیکان لە قودس بەڕێوە دەبرێت. دەورە دراوە بە کڵێسای سان پەرفیۆس و مزگەوتی شەمعە و گۆڕستانی شێخ شەعبان. گەورەترین کۆمەڵکوژی لە مێژووی کەرتی غەزە. شەوی 7 ئۆکتۆبەر فڕۆکە جەنگەکانی قەوارەی جوولەکە نەخۆشخانەی مەعمەدانیان بۆردومان کرد. لە ئاکامدا زیاتر لە 500 کەس شەهید بوون کە زۆرینەیان ژن و منداڵ بوون. بە ئامانجگرتنی نەخۆشخانەکە لەلایەن قەوارەی داگیرکەری جوولەکە بە گەورەترین کۆمەڵکوژی لە مێژووی غەزەدا دادەنرێت. ئەوانەی بە ئامانجگیران بەشێکیان لە ترسی بۆردومان ماڵەکانی خۆیان جێهێشت بوو وەک شوێنێکی سەلامەت منداڵەکانیان لە گۆڕەپانی نەخۆشخانەکەدا جێگیر کردهبوو. ئەمە لە کاتێکدایە بەشێک لەو کەسانەی کە سوکاریان لە ڕووداوەکەدا بوونە قوربانی ئاماژە بەوە دەکەن. ئەو شوێنەیان وەک پەناگەیەکی سەلامەت هەڵبژاردووە و خاچی سوور ئیدارەی نەخۆشخانەکەی ئاگادار کردوتەوە. نەخۆشخانەکە بە پێی یاسانێ و دەوڵەتیەکان پارێزراوە و ناکرێتە ئامانج. کۆمەڵکوژیەکە دیمەنی ئازاربەخشی لێکەوتەوە. بەو پێیەی خوێن و ئەندامەکانی جەستەی مرۆڤ بە تەواوی شوێنەکەدا بڵاو بوونەوە. لە گرتە ڤیدیۆیەکاندا دەردەکەوێت کاتی بۆردومانەکە هەمووان شۆک بوون و فرمێسکەکان تێکەڵ بە خوێنی شەهیدەکان بوون. بۆردومانکردنی نەخۆشخانە لە یاسا نێودەوڵەتیەکاندا. قەوارەی جوولەکە بە ئەنجامدانی کۆمەڵکوژی نەخۆشخانەی مەعمەدانی یاسا نێودەوڵەتیەکانی پێشێل کردووە کە پارێزگاریەکی تایبەت بۆ نەخۆشخانەکان دابین دەکەن. بە پێی هەریەک لە ڕێکەوتنامەی چوارەمی ژنێڤ ساڵی 1949 پرۆتۆکۆلی یەکەم و دووەمی ڕێکەوتنامەی ژنێڤ لە ساڵی 1977 و ڕێکەوتنامەی لاهای لە ساڵی 1954 دەبێت لە کاتی شەڕدا شوێنە مەدەنیەکانی وەک ماڵ، قوتابخانە، زانکۆ، نەخۆشخانە و پەرستگاکان پارێزراو بن. لە مادەی 18 ڕێکەوتنامەی چوارەمی ژنێڤدا پاراستنی تایبەت بۆ نەخۆشخانەکان دانراوە. بەو پێی نەخۆشخانە مەدەنیەکان بۆ دابینکردنی چاودێری برینداران، نەخۆش، ژنان و منداڵان کار دەکەن و نابێت لە هیچ بارودۆخێکدا هێرش بکرێتە سەریان. هەروەها لە ساڵی 1970 نەتەوە یەکگرتوەکان بڕیاری 2675 پەسەند کرد کە دەڵێت نەخۆشخانەیان هەر پەناگەیەکی هاوشێوە نابێت ببێتە ئامانجی ئۆپراسیۆنە سەربازیەکان. هێرش دژی نەخۆشخانەکان و شوێنانەی کە نەخۆش و بریندارەکان تێیدا چارەسەر دەکرێن پێشێلکاریەکی قورسی یاسا و دابوو نەریتەکانی شەڕ پێک دەهێنێت. بەپێی پەیڕەوی ڕۆما لە ساڵی 1998 کە دادگای تاوانی نێودەوڵەتی لەسەردا مەزراوە بە ئامانجگرتنی نەخۆشخانەکان تاوانی جەنگە.